ناوی کتێب 48 یاسای دەسەڵات، نووسینی ڕۆبەرت گرین، بابەت سایکۆلۆژی دەسەڵات، وەرگێڕانی کارزان کاوسێن. یاسای ژمارە 1 هەرگیز لە گەورەکەت لێهاتووتر دەرمەکەوە، هەمیشە وەها لەوانەی سەر و خۆت بکە بە ئاسوودەی هەست بکەن باڵان. لە ئارەزووکردنتدا بۆ دڵخۆشکردن و کارتێکردن یان ئەوەندە لە پیشاندانی بەهرە و تواناکانتدا دوورمەڕۆ، ئەگینا لەوانەیە دەستکەوتەکەت پێچەوانە بێت، ترس و نائارامی دروست بکەیت، وا بکە گەورەکانت لێهاتووتر دەربکەون لەوەی کە هەن بەم شێوەیە تۆ دەگەیتە ترۆپکی دەسەڵات. یاسای ژمارە 3 نیازەکانت بشارەوە، خەڵک لە ناهاوسەنگی و تاریکیدا بهێڵەرەوە بەوەی کە قەت مەبەستی پشت کردارەکانت دەرنەخەیت. ئەگەر ئەوان هیچ سەرەداوێکیان نەبێت لەمەڕ ئەوەی کە تۆ بە نیازی چیت، ئەوان ناتوانن ئامادەی بەرگری بن. بایی پێویست بەرەو ڕێڕەوە هەڵەکە ڕێنماییان بکە، بایی پێویست بیان خەرە ناو تەمومژەوە بە هاتنی ئەو کاتەی کە نیازەکانی تۆیان بۆ دەردەکەوێت زۆر درەنگ بووە. سای ژمارە 4 هەمیشە کەمتر لەوەی پێویستە بڵێ. کاتێک تۆ هەوڵ دەدەیت بە قسەکانت کاریگەری بخەیتە سەر خەڵکی، چەندەی زۆرتر بڵیت ئەوەندە ئاساییتر دەردەکەوێت و کەمتر زاڵ دەبیت. تەنانەت ئەگەر شتێکی سواویش بڵیت ئەوە ڕەسەن دیار دەبێت ئەگەر تەمومژاوی و ئاڵۆزی بکەیت. خەڵکی بەهێز بە قسەی کەمتر کاریگەری و ترس دروست دەکەن، چەندەی زۆرتر بڵیت ئەوەندە کاریگەری زیاترە کە شتێکی گەمژانە بڵیت. ئاسای ژمارە 5 بەشی زۆری بەندە بە ناوبانگەوە، بە ژیانت پارێزگاری لەم ناوبانگە بکە. ناوبانگ بناغی دەسەڵاتە، تەنیا لە ڕێگەی ناوبانگەوە دەتوانی ترس دروست بکەیت و سەرکەوتوو بیت. لەگەڵ ئەوەشدا هەر کە ڕووشە ئەوە لە دۆخێکی ناسکدا دەبیت و لە هەموو لایەکەوە هێرش دەکرێتە سرت. ناوبانگت قایم بکە، هەمیشە لە بەرابەر هێرشە ئەگەریەکان داوریا بۆ بربەستیان بکە بەر لەوەی ڕوو بدەن. لە هەمان کاتدا فێر بە دوژمنەکانت تێک بشکێنیت لە ڕێگەی درست تێخستنی ناوبانگیان، پاشان لەلاوە بوەستە و لێگەڕێ ڕای گشتی هەڵیان بواسێت. یاسای ژمارە 6 بە هەموو شێوازێک سەرنجی دەوروبەر ڕابکێشە. هەموو شتێک بە ڕواڵەتەکەی حکم دەدرێت، ئەوەی کە نەبینراوە یەکسانە بە هیچ. کەواتە قەت ڕێگە مەدە لە ناو حەشاماتدا ون بیت یان لە ناو نادیاردا سەر بنیتەوە، دەرکەوە. بە هەر باجێک بووە لە بەرچاو بە خۆت بکە بە موگناتیسی هۆش و سەرنج لە ڕێگەی ئەوەی کە گەورەتر، ڕەنگاوڕەنگتر، ڕاز ئامێزتر لە حەشاماتی ئاسایی و دەستەمۆ دیار دەبیت. یاسای 7 وا لە ئەوانی تر بکە کارەکانت بۆ بکەن، بەڵام هەمیشە خۆت بکە بە خاوەنیان. ژیری، زانیاری و جوڵانی خەڵکی تر بەکار بێنە بۆ خزمەتی دۆزی خۆت. هاوکاریەکی وەها کات و وزەیەکی زۆرت بۆ دەگەڕێتەوە. ئەمە پرشنگێکی بەهاداری کارایی و خێراییت دەداتێ. لە کۆتاییدا یارمەتیدەرانی تۆ بیر دەچنەوە و یادت دەکرێتەوە قەت ئەو شتە بۆ خۆت ئەنجام مەدە کە ئەوانی تر دەتوانن بۆ تۆی ئەنجام بدەن. یاسای ژمارە 8 وا لە خەڵکی تر بکە بێنە لات، ئەگەر پێویست بوو چەشتە بەکاربێنە. کاتێک تۆ کەسەکەی تر ناچار دەکەی هەنگاو بنێت، تۆ ئەو کەسیت کە کۆنتڕۆڵت بەدەستە. هەمیشەوە باشترەوەها لە نێارەکەت بکەیت بێتە لات و لە پرۆسەکەدا واز لە پلانەکانی خۆی بێنێت. بە دەستکەوتنی سەر و ئاسایی بەکێشی بکە، پاشان هێرش بەرە تۆ کارتەکانت بەدەستەوە دەبێت. یاسای ژمارە 9 لە ڕێگەی کردارەکانت بیبەرەوە، نەک لە ڕێگەی مشت و مڕەوە. هەر سەرکەوتنێکی کاتی کە تۆ پێدوایە لە ڕێگەی مشت و مڕەوە بەدەستت هێناوە، بەڕاستی سەرکەوتنێکی شکستە ئامێز بووە. ئەو کینە و ئیرادە خراپەی کە دەیوروژێنیت بەهێزترە و زۆرتر دەخایەنت لە هەر گۆڕانێکی کاتی ڕاوبۆچوون. زۆر بەهێزترەکەوە لەوانی تر بکەی لە ڕێگەی کردارەکانتەوە کۆببن لەگەڵ تۆدا بەبێ ئەوەی قسەیەک بکەیت، پیشان بدەیت نەک ڕوونی بکەیتەوە. یاسای ژمارە 10 پەتا خۆت لە کەسانی دڵتەنگ و نەکبەت بە دوور بگرە. دەشێت تۆ لە ئەنجامی نەکبەتی کەسێکی تر بمریت. حاڵەتە هەستیەکان ئەوەندەی نەخۆشی زیان بەخشن، لەوانێت تۆوە هەست بکەیت یارمەتی کابرایەک دەدەیت کە خەریکە نوقم دەبێت، بەڵام تۆ تەنیا کارەساتەکەی خۆت قوڵتر دەکەیتەوە. هەندێک جار بەدبەختەکان نەکبەتی بەسەر خۆیان دادێنن، ئەوان بە هەمان شێوە بەسەر تۆشی دێنن. لە بری ئەمە لە دڵشاد و بەختەوەر نزیک بەرەوە. یاسای ژمارە 11 فێر بەوا لە خەڵک بکەیت بەردەوام پشتت پێ ببەستن. بۆ ئەوەی سەربەخۆیی خۆت بەرقەرار بکەیت، دەبێ هەمیشە پێویستیان پێت بێت و بیانەوێیت. چەندەی زۆرتر پشتت پێ ببەستن، ئەوەندە ئازادی و زیاترت دەبێت. وا لە خەڵک بکە بۆ بەختەوەری و کامەرانیان پشتت پێ ببەستن و ئیتر هیچ شتێک نابێت لێی بترسیت. قەت ئەوەندەیان فێر مەکە
کە بتوانن بەبێتەوە هەنگاو بنێن. یاسای ژمارە 12 بەخشندەی و ڕازگۆیی سنووردار بەکاربێنە بۆ نەرمکردنی قوربانیەکەت. جوڵەیەکی ڕازگۆ و سەرڕاستانە دەیان جوڵەی ناسەرڕاستانە داتەپۆشێت. ئاماژە دڵواڵاکانی ڕازگۆیی و بەخشندەی بەرگری تەنانەت بە گومانترین خەڵک بەلاوە دەنێن. کاتێک ڕازگۆیی سنوورداری تۆ درزێک دەخاتە زرێکەیان، دەتوانیت بە پێی خواستت بەکاریان بێنیت و دیارێکی هاوکات هەمان ئامانج دەپێکێت. یاسای ژمارە 13 کاتێک داوای یارمەتی لە خەڵک دەکەیت لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیان ئەمە بکە. با لەو ڕوانگەیەوە نەبێت کە بەزەیان پێدا بێتەوە یان چاکەیەکت لەگەڵدا بکەن. ئەگەر تۆ پێویستت بەوەیە ڕوونی بکەیتەوە هاوپەیمانیەک یا بۆ یارمەتی، خۆت ماندوو مەکە بەوەی بیری بێنیتەوە لە ڕابردوودا چەندێک یارمەتی دا و چاکت لەگەڵدا کردووە. ئەو ڕێگەیەک دەدۆزێتەوە بۆ فەرامۆشکردنت. لە بری ئەمە شتێک لە داواکەتدا یان هاوپەیمانێتیتدا لەگەڵ ئەو بخەرە ڕوو کە کەڵکی بۆ ئەو هەیە و بە بەراورد بە داواکەت زیاتر جەختی لێ بکەوە. ئەو بە شێوەیەکی تامەزرویانە وەڵامگۆ دەبێت کاتێک دەبینە شتێکی بۆ ئەو تێدایە. یاسای ژمارە 14 وەک هاوڕێ خۆت دەربخە، وەک سیخوڕ کار بکە. زانین لەبارەی ڕکابەرەکەتەوە گرنگە. سیخوڕ بەکاربێنە بۆ کۆکردنەوەی زانیاری گرنگ کە هەنگاوێک دەتباتە پێشەوە. لەوەش باشتر خۆت ڕۆڵی سیخوڕ ببینە لە دیدارە کۆمەڵایەتی سەنگین و ڕێزئامێزەکاندا. فێر بە زانیاری سۆراغ بکەیت، پرسیاری ناڕاستەوخۆ بکە بۆ ئەوەی وا لە خەڵک بکەیت کە نیاز و خاڵی لاوازی خۆیان دەربخەن. هیچ بۆنەوە حاڵەتێک نییە دەرفەتێک نەبێت بۆ سیخۆڕکردنی لێزانانە. یاسای ژمارە 15 دوژمنەکەت سەراپاتێک بشکێنە. هەموو سەرکردە مەزنەکان لە سەردەمی موسا وەزانیویانە کە دەبێت دوژمنێکی مەترسیدار بە تەواوەتی تێک بشکێنرێت. هەندێک جار بە زەحمەتێکی زۆر گەیشتونەتە ئەم ئەنجامە. ئەگەر پشکۆیەک بەگەشی بمێنێتەوە گرنگ نییە چەندێک بە کسی داگیرساوە. دوجار ئاگرێکی لێدا هەڵدەستێت. وەستان لە نیوەی ڕێگە زیانی زیاتری بەبەرەوەیە لە چاو بنەبڕکردنی تەواوەتی. دوژمن چاک دەبێتەوە بە دوای تۆڵەدا وێڵ دەبێت. تێکی بشکێنە نەک تەنیا بەجەستە بەڵکو بە ڕۆحیش. یاسای ژمارە 16 خۆونکردن بەکاربێنە بۆ ئەوەی ڕێز و پێزانینت زیاتر بێت. زۆر دەرکەوتن و هاتن و چوون نرخەکە دەهێنێتە خوارەوە. چەندەی زیاتر ببینرێت و لەبارەتەوە ببیستن ئەوەندە ئاساییتر دیار دەبیت. ئەگەر تۆ هەنووکە لە گروپێکدا ڕەگتدا کوتاوە و کشانەوەی کاتی لێی وەهات لێ دەکات کە قسەی زیاترت لەبارەوە بکرێت، تو تەنانەت بەسەندتر بیت، دەبێت تۆ فێر بیت چ کاتێک بڕۆیت لە ڕێگەی دەگمەنیەوە بەها دروست بکە. یاسای ژمارە 7 ئەوانی تر لە ترسێکی هەڵپەسێردراودا بهێڵەرەوە کەشێکی پێشبینی نەکردن بهێنە کایەوە. مرۆڤەکان زیندەوەری خون کە پێویستێکی تێرنەکراویان هەیە بۆ بینینی ئاشنا لە کردارەکانی خەڵکی تردا. ئەگەر تۆ پێشبینی کراو بیت، ئەمە هەستێکی کۆنتڕۆڵ و زاڵبوونیان پێدەبەخشێت. بارودۆخەکە پێچەوانە بکەرەوە، بە ئەنقەست پێشبینی نەکراو بە ڕەفتارێک کە پێدەچێت ناجێگیر بێت یان مەبەستێکی تیانە بێ هاوسەنگیان تێک دەدات و ئەوان برست لە خۆیان دەبڕن تا جوڵەکانی تۆیان بۆ دەرکەوێت. ئەگەر ئەم ستراتیژیە تا ئاستێکی زۆر پەیڕەو بکرێت، دەتوانێت ترس و خۆف بهێنێتە کایەوە. یاسای ژمارە 18 بۆ پارێزگاریکردن لە خۆت قەڵا بنیادمەنێ. گۆشەگیری مەترسیدارە. جیهان مەترسیدارە و دوژمن لە هەموو شوێنێکن. دەبێ هەموو کەسێک پارێزگاری لە خۆی بکات. پێدەچێت قەڵا سەلامەترین شوێن بێت، بەڵام گۆشەگیری دەتخاتە بەر مەترسی زۆرتر لەوەی کە پارێزگاریت لێ بکات. قەڵا لە زانیاری بە نرخدا دەبڕێت، دەتکاتە ئامانجێکی بەرچاو ئاسان. باشترە لەگەڵ خەڵکیدا تێکەڵ بیت و هاوپەیمان بدۆزیتەوە. تۆ لە ڕێگەی قەرەباڵغیەوە قەڵغان دروست دەکەیت. یاسای ژمارە 19 بزانە مامەڵە لەگەڵ کێدا دەکەیت. کەسی نەگونجاو بریندار مەکە. زۆر جۆری جیاوازی خەڵک لە جیهاندا هەن و تۆ قەت ناتوانی دوێنای ئەوە بکەیت کە هەمووان هەمان پەرچەکرداریان بەرامبەر ستراتیژیەکانی تۆ دەبێت. هەندێک خەڵک هەیە ئەگەر فریویان بدەیت یان لیان ببیتەوە تەواوی ژیانیان بە دوای تۆڵەدا وێڵ دەبن. ئەمانە گورگن لە پێستی مەڕدا. بە وریاییەوە قوربانی و نەیارەکانت هەڵبژێرە. قەت کەسی نەگونجاو فریومەدە یان بریندار مەکە. یاسای ژمارە 20 خۆت بە کەسەوە پابند مەکە. ئەو کەسە گەمژە بوو کە پەلەی کرد لە لایەنگریدا. خۆت پابند مەکە بە هیچ لایەنێک یان دۆزێک
جگە لە خۆت بە بەرقەرارکردنی سەربەخۆی خۆت دەبیتە گەورەی ئەوانی تر، یاریکردن بە خەڵک لە دژی یەکتری و هالێکردنیان کە شوێن تۆ بکەون. لێرەدا هاتمە کۆتایی بەشی یەکەمی ئەم کتێبە. سوپاس بۆ بیسەربوونتان.